بەپێی ئامارە فەرمیەکانی ژوورەکانی بازرگانی لە سەدا 92 پرۆژەکانی هەرێمی کوردستان ڕاگیراون لە 2 ساڵی ڕابردووشدا 750,000 هەلیکار لەم هەرێمەدا لەدەستدراون. ئەم بارودۆخە لە کەرتی گشتی خراپترە و وا خەریکە دەی یەکەمی مانگی شوبات تەواو دەبێت کەچی فەرمانبەران و موچەخۆران لەسەر جادەکان هاوار بۆ موچەی 5 مانگ پێش لە ئێستا دەکەن. بەڵام ئەم قەیرانە قوڵە نەبووتە جێگەی بایەخ و گرنگیدانی بەرپرس و سەرکردە سیاسەکانی کورد و جگە لە چەند لێدوانێکی گشتی هیچ دید و پلانێکیان پێشکەش نەکردو بۆ مامەڵەکردن لەگەڵ ئەم بارودۆخە داراییە کە تێکەڵ بە قەیرانی سیاسی پەیوەست بە سەرۆکایەتی هەرێم بووە. بارزانی کە لە دوای نۆزەی ئابەوە بۆ چوونی جیاواز لەسەر پۆستی سەرۆکایەتەکەی دروست بوو و کێشەی ویلایەتەکەی چەقی ململانێ و ناکۆچە سیاسەکانی هەرێمە تا ئێستا هیچ نەخشەڕێ و دیدێکی گشتگیری پێشەش نەکردو بۆ دەربازبوون لە قەیرانەکانی ئێستای کوردستان بەتایبەت لەبارەی قەیرانی داراییەوە کە بەم دوایانە هێزی لەبەر چین و توێژەکانی کوردستان بڕیوە. چ لێدوان و ڕاگەنراوەکانی سەرۆکایەتی هەرێم و چی سەرۆکایەتی حکومەت لەسەر قەیرانی دارایی لە کۆمەڵێک دەستنیشانکردنی هۆکارە گشتیەکان تێپەڕ ناکەن وەک شەڕی داعش و هاتنی ئاوارەی عەرەب و دابەزینی نرخی نەوت. لە کاتێکدا بەشێک لە چاودێنان پیان وایە قەیرانی متمانە لە هەرێمی کوردستاندا هەیە و خەڵک بڕوان ناکەن حیزبە حکمڕانەکان پارەیان نەبێ و تەنها دابەزینی نرخی نەوت هۆکاری ئەم بێپارەی و بێموچەی خەڵکی کوردستان بێ بەتایبەت لە سایی ئەو ناڕۆشنیەی لە داهاتی نەوت و نرخی فرۆشتنی نەوتدا هەیە لەگەڵ تێکەڵبوونی دارایی حیزب و دارایی حکومەت. لە دەرەوەی بازنەی سەرۆکایەتی هەرێمیش دوو جەمسەری سەرەکی ململانێ سیاسیەکانی هەرێم کە ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان و هێرۆ ئیبراهیم ئەحمەد ئەندامی مەکتەب سیاسی و هاوسەری جەلال تاڵەبانیە هیچ لێدوانێکیان لەسەر قەیرانەکانی ئەم دوایە نییە. نەوشینوان موستەفا کە زیاتر لە 4 مانگە هەرێمی کوردستانی جێهێشتووە بۆ وەرگرتنی چارەسەر جگە لە بڵاوبوونەوەی فۆتۆی هەندێک لە دیدارەکانی لە لەندەن لە تۆڕە کۆمەڵایەتەکاندا هیچ قسەیەکی لەسەر ئەم بارودۆخە نییە و تەنانەت کات و وادەی گەڕانەوەشی بۆ هەرێم دیار نییە. تا ئێستاش چەندین بەروار بۆ گەڕانەوەی ناوبراو لەلایەن هەڵسوڕاوانی گۆڕانەوە دیاری کراوە بێ ئەوەی هیچیان ڕاست دەربچن. بەپێی زانیارەکانی NRTش لە ئێستادا لێدوان و گەڕانەوە و نەگەڕانەوەی نەوشیروان موستەفا لەلایەن گۆڕانەوە کراوە بە کارتێکی سیاسی و لە ململانەکاندا بەکاردەهێنرێت بەتایبەت لە ڕووی میدیاییەوە. هەرچی هێرۆ ئیبراهیم ئەحمەدیشە کە باوەڕ وایە خاوەن قسەی یەکەم بێت لە ناو ئەو باڵی کە بە باڵی دەستڕۆشتی ناویەکێتی ناو دەبرێت لە دۆخی بێدەنگیدایە لە کاتێکدا حیزبەکەی شەریکێکی سەرەکی حکمڕانیە لە کوردستان و بەرپرسیارەتی ئەمنی و سیاسی زۆنێکی بەرفراوانی کوردستانی لە ئەستۆدایە کە زۆرترین ناڕەزایی و مانگرتنی تێدا دەگوزارێت. ئەم بێدەنگی بەرپرسانیش بارگرانێکی تری قورسە بۆ سەرشانی خەڵکی هەرێمی کوردستان چونکە بەپێی توێژینەوەی ناوەندە نێودەوڵەتیەکان و دەرئەنجامە زانستیەکان کەمی زانیاری و کەم و کوڕی لە شرۆڤەکردنی ڕووداوەکان لەلایەن حکمڕانانەوە هۆیەکی سەرەکیە بۆ قوڵکردنەوەی قەیرانەکان.